شەوکەتی هەمووی دەویستم لێرە هەڵ ناوشیار هیچ دا ناوشیارە گەلێک چی داریم زۆر فۆتۆلێک پرسێنەکە هەموو جارێ هەوی ئەوی دەدەین بۆ دلێریش لێ بۆ دلێر دیارە گەلەریشاندەر لە سەرەتای دروستبوونی ئامانج لێی شاندان و نمایشکردنی بەرهەمی هونەرمەندانی کوردستان بوو کە تایدا تابلۆ پەیکەر سیرامیک لە خۆ بگرێت لەگەڵیدا فۆتۆگرافی و گرافیک و با بڵێن تەواوی ژانرەکانی کە لە نێو هونەری شێوەکاری و نیگارکێشاندا هەن لێرە وجودیان هەبێتن بەڵام بە دوای ساڵێکدا توانیمان لە نێو گەلەریشاندەر هۆڵی نیاندەرتاڵ بکەینەوە ئەمیشان بۆ نمایش و کاری هونەری با بڵێن مۆدرن و هاوچەرخ لەگەڵیدا نمایشی کارە هونەریەکانی با بڵێن لە شێوەی فیلمی سینەما یاخود با بڵێن نمایشی شانۆی بچووک شانووی با بڵێن مناڵان کۆمەڵێک بابەتتر بەڵام لە دوای 2 ساڵ دەتوانم بڵێم سەرەتای 2011 گەلێریشاندەر بە حەجمێک گۆڕا بۆ ناوەندێکی ڕۆشنبیری هونەری کە هەموو هونەرێک تایدا نمایش ئەکرا کەوا بێ ئەتوانم بڵێم تا 2014 مانگانە یاخود وەرزی بە سەدان ساڵێکی زۆر و زۆر لە ناوخۆ و لە دەرەوە دەهاتن تایدا نمایشەکران بەتایبەت با بڵێن لینکەکانی ئێمە لەگەڵ ناوەندە هونەری و کللتوری بیانیەکان کە لە هەولێر وجودیانە بۆ هەندێکیان بۆن لە دەرەوە بن بەتایبەت بۆ نەزانکۆی سۆر بۆن یاخود گۆتە ئینیشتی ئەڵمانی یاخود پەیمانگەی فەڕەنسی یاخود با بڵێن مەرکەزی سەقافی چیچی ئیتر لە ڕێگەی قونسڵخانەکان بێ لە ڕێگەی باڵێزخانەکان بێ لە بەغدا کەوا بێ ینی گەلێریشاندەر دەتوانم بڵێم بۆ ناوەندێکی نمایشکردن و ئاڵوگۆڕکردنی بەرهەمی هونەری هونەرمەندان کە ئەمە خاڵێکی گرنگ بوو لەمە و پێش ئەتوانم بڵێم لە هەولێری پایتەخت بە مێژوی و خۆی بەتایبەت سەدەی ڕابردووش هیچ ناوەندێکی هونەری ئاڵوگۆڕی بەرهەمی هونەری نەبووە تا دامان ئەزمموی گەلێریشاندەرەوەمان پێ دەڵێ کە نزیک بە 1350 ساڵاکی زۆرا و زۆر بوون بەشێکی زۆریان ئەو هونەرمەندانە هاتوون لێرە دایرەکت با بڵێن ئیشیان کردووە بەشێکیان نمایشیان کردووە بەشێکیان فرۆشتویانە و لەگەڵەوەش خەڵک کە سەردانی ئێرەی کردووە کڕیویەت ینی ئەتوانم بڵێم ئەو ماڵە بووە کە هونەرمەندان توانیویانە بۆ یەکەمینجار لە هەولێری پایتەخت ئیشەکانیان نمایش بکەن بیفرۆشن ئاڵوگۆڕی پێ بکەن و بەدەر لەوەش ئەتوانم بۆ با بڵێن بیانیەکان بەتایبەت ئەوانەی کە قونسڵخانە و ناوەندی فەرهەنگیان هەبوو لە عێراق یاخود لە هەرێمی کوردستان ئەمەش خاڵێکی زۆر گرنگ بوو کە توانیمان بێکەوە پرۆژەی با بڵێن بچووک مامناوەندی و تەنانەت فیستیڤاڵی نێودەوڵەتی دنیا بۆ نمونە ڤیڤا پەرپینیان یەک لە فیستیڤاڵە گەورەکانی فۆتۆگرافی بوو توانیمان لە ڕێگەی شانەندەر و لە ڕێگەی با بڵێن پەیمانگای فەڕەنسی لە هەولێر ئەنجام بدەین پلانمان وایە ئەم نمایشە بەردەوامی کە ئێستا با بڵێن نزیکەی 2000 بەرهەمی لە خۆ گرتووە لە قەبارەی بچووک مامناوەندی تایدا پەیکەر و سیرامیک و تابلۆ و بە هەموو شێواز و ستایلەکانی کە لە نێو تابلۆدا هەن لێرە وجودیان هەیە بەدەر لەوەش لە ساڵی داهاتوو پلان هەیە ئەو پرۆژانەی کە گەلێریشاندەر لەگەڵ هاوکار گروپ بێکەوە هەر لە 2005ەوە با بڵێن مارەسەیان کردووە بەتایبەت سمپۆزیۆم یاخود چاڵاکی گەڕۆک بەدەر لەوەش لەگەڵ هاتنی با بڵێن ڕێژێکی زۆر ئاوارە و پەنابەر بۆ هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت دەوروبەری ئێمە هەوڵمانداوە خۆمان بگەین ناوێ چاڵاکی بکەین پێم وایە بۆ ساڵی داهاتووش بەشێک لەو چاڵاکیانە پێوەست دەبین بەوەی ئەو با بڵێن هونەرمەندانەی یا ئەو بەهرەمەندانێک کە لە نێو کەمپ و با بڵێن سنووری دەوروبەری هەولێردا هەن بتوانین لەگەڵ ئەوان زیاتر گرنگیان پێ بدەین بەهێنانی بەرهەمەکانیان لە شانەندەر نمایش بکەین و بتوانین بێتە بژێوی ژیانیان وەکەوەی لە 5 ساڵی ڕابردوو و بەدەیان بەهرەمەند و هونەرمەند و ئافرەت با بڵێن کاری هونەریان کردو لێرە ساغیان کردوێتەوە.